شۆناسی ئاینی و شۆناسی نەتەوایەتی کورد بەرەنگاری یان دژایەتی سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. ئاینگەلی ئیسلام، ئیزەدی و یارستان و نەتەوەخوازی کوردی لە کۆمەڵگای کوردەواریدا چ جۆرە پەیوەندێکیان پێکەوە هەیە؟ گروپە ئاینیەکان و بەتایبەت گروپە ئیسلامیەکان لە کوردەواریدا چۆن دەڕوانە پرسی کورد و کوردی ئیماندار چەند پرسی کوردی بۆ گرینگە؟ کوردێکی موسڵمانی ئیماندار پێناسەی نەتەوایەتی خۆی پێگرینگترە یان پێناسەی ئاینی؟ ئازیزان بۆ باس سەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت. بەڵام پێش بچین لای میوانەکان فەرمون لەگەڵ راپۆرتێکی کورد لەم پەیوەندیەدا. سەرباری ئەوەی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی زۆرینە موسڵمانن، بەڵام زۆرجار پرسی نەتەوایەتی پێش هەر پرسێکی ئاینی کەوتووە. هاوکات زۆرجار لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا هەمیشە بزوتنەوە جەماوەری شۆڕژگەڕەکان تێکەڵەیەک بوون لە دەماگیری ئاینی و شوناسی نەتەوایەتی. کورد وەکو نەتەوە کێشەی لەگەڵ چوار وڵاتە هەیە کە ئەم چوار وڵاتە هەر چواریان ینی بە ئاین موسڵمانن لە ڕووی ژمارەوە، لە ڕووی دەسەڵاتەوە، لە ڕووی عمقی تاریخی و جوگرافیەوە لە کورد بەهێزترن. بۆیە لە ڕاستیە کورد ناتوانێت بە چەکی ئاین شەڕی ئەوانە بکات، چکەوانە غەیرەتدین نین بەمانە دینیەکەی. ئایا کورتوانی وێتی سود لە ئاین وەربگرێت بۆ پرسی نەتەوایەتی و شوناس وەک کۆمەڵگە ئیسلامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێچەوانەوە زۆر جار ئاین وەک هەژمونێکی سیاسی و هەندێک جار لەشکری دژی بەکار هاتووە. تا ئێستاش لە گوتاری دەسەڵاتدارەتی ئاینیە، تا ئێستاش تورکی مسلمان، عەرەبی مسلمان، فارسی مسلمان لە باگراوندیانە ئێمە وەکو مسلمان نابینن لە ڕاستیە. واتە ئەو وڵاتانە ویان لە ئێمە کردووە کە ئێمە هەڵگری گوتارێکی نەتەوەیی بین زیاتر لەوەی کە هەڵگری گوتارێکی ئاینی بین. بەڕای شارەزاین ئاین لە لای عەرەب و فارس و تورک زۆرجار لە خزمەتی پرسە نەتەوایەتیەکەدا بووە، بەڵام کورد ئەم مۆدێلەی نەبووە، هەندێک جار لە ڕێگەی نەتەوەپەرستی و دەسەڵاتی ئاینیەوە چاوسێنراوەتەوە. ڕاستە ئەوانە بە بەراورد بە ئێمە خاوەنی دەسەڵاتی سیاسی خۆیان و دەوڵەتی خۆیانن، بەڵام لە ڕاستیە لە وڵاتەکانیانە مافی مرۆڤ غایبە، دیموکراسیەت تا ڕادەیەکی زۆر غایبە، کەرامەتی مرۆڤ غایبە، ئازادیەکان غایبن. مەسەلەکە پەیوەندی بە چیەوە هەیە؟ لە ڕاستیە پەیوەندی بەوە هەیە کە گوتارێکی ئاینی زۆر بەهێز تحکم بە دەسەڵاتی سیاسی وڵاتانەوە کە بۆیە یعنی بەدیوێکە ئەو سێ نەتەوەی دراوسەی ئێمە ئیستثماری ئاینیان کردووە، بەڵام ئەمە خزمەتی بە کەمینەیەکی دەسەڵاتدار کردووە و زیانی بە زۆرینەی شعبەکەیان گەیانووە. تا چەند دەسەڵاتی ئاینی و شوناسی نەتەوەیی ئاوێزانی یەکتر دەبن؟ دەسەڵاتی ئاینی و دەسەڵاتی سیاسی یەکانگیرن و بیریشمان نەچێت ئێمە وەکو مسلمان، کوردی مسلمان لە ڕاستیە یعنی دەسەڵاتی سیاسیمان بەدەستەوە نییە. مادام دەسەڵاتی سیاسیمان بەدەستەوە نییە کەواتە توانای ئەومان نییە ئیستثماری ئاین بکەین و بەرهێنان لە ئاینا بکەین. کاتێک دەسەڵاتی ئەتوانین ئیسفادە لە ئاینی ئیسلام بکەین بۆ ڕوبەڕووبوونەوە، کاتێک ئێمە دەسەڵاتی سیاسی ئێمە عسکەری ئێمە لە تورکەکان و فارسەکان و عەرەبەکان بەهێزتر بێ. بەڵام مادام ئەوان لە ئێمە بەهێزترن، بۆیە هەمیشە لە ئیستثمارکردنی گوتاری ئاینیە ئەوان پراوەترە بن. لە نێوان کوردانی یەزیدی و یارسانەکان و عەلەویەکان و سوننە مەزهەب و کوردە فەیلیەکاندا بە تەواوی جیاوازیانەوە تێکڕا ئاین لە خزمەتی شوناسی نەتەوایەتیدا بووە، یان بابەتێکی کۆمەڵایەتی یان فەرهەنگی بووە. هێشتا ئەو مۆزایکە ئاینی و فەرهەنگی کوردستان بۆتە خەسڵەتێکی فەرهەنگی و کۆمەڵایەتی و ڕێگر بووە لە بەردەم گەڵاڵەبوونی شوناسێکی ئاینی جەماوەریدا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. میوانەکانی بەڕێم حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان فەردین باسامی ئەمینداری گشتی بەرەی سونی لە ئێران، ئێستا لە سوێد و خاتوو گۆناسەعید چالاکی سیاسی کۆمونیست لە لەندەن. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاک فەردین دەست پێ دەکەین. کاک فەردین بەڕای بەڕێستان وەک کەسێکی ئاینداری کورد، کەسێکی ئیمانداری کورد، شوناسی نەتەوایەتیەوە گرنگترە یا شوناسی ئاینیتان؟ واتە خۆتان بە کوردێکی موسڵمان دەزانن یان موسڵمانێکی کورد؟
بەڵێ ڕێز و سڵاو بۆ جەنابت و بۆ میوانەکەت و بۆ هەروەها بیسەران و بینەرانی بەرنامەکەت. وەڵاهی کاکەگیان من خودی پرسیارەکە بە هەڵا ئەزانم لەبەرەوەی وەکو نەتەوە ئەگەر باسی بکەی کورد زۆرینەی موسڵمانە خەڵکانێکیشی تایە هەڵگری بیر و بڕوایەکی ترن ئاینێکی ترن و وەکو دینی ژەگە لە من پرسی موسڵمانن جا ئەمە کامی لە پێشی کامەوە ئەبێت هەر لە خودی خۆیان معنا و مەفهومێکی نییە. تۆ ئەگەر وەکو نەتەوە لێم پرسی بە شانازیەوە پێجە بە جەنابەت ئەڵێم کوردم و ئەگەر لە دین و بیر و بڕواشم پرسی ئەڵێم موسڵمانم. جا ئەکرێت لە کامی لەم یەکانە لە پێشەوە بپرسی ئایا لە ئیمانەکەم پرسی یا لە نەتەوەکەم وەڵامی ئەو وەڵامەکەکەوێتە دوا و پێشەکەوێت وەیلای لە خودی خۆیان هیچ معنایەکی نییە لە حەقیقەتە. یعنی کاک فەردین کەواتە بەڵام بەڕێزت پێ دوایە موسڵمانێکی کوردی یا کوردێکی موسڵمانیت؟ من وەکو نەتەوە کوردم و وەکو دینیش ئاینم ئیسلام و موسڵمانم. وەک ئەگەر قەرار بێت جەخت بخەیتە سەر لایەنێکی موسڵمان بوونەکەت گرنگترە یا کورد بوونەکەت؟ هیچ کام ئەمانە پێویست ناکات جەنابەت یا کەسێکی تر فشارێکی تایبەت بخاتە سەری لەبەرەوەی ئینسان وەکو خۆی خاوەنی ئایدۆلۆژیایە کە هەیە ئێستا دیندار بێ بێدین بێ هەریسمێکی سێکۆلاریسمی یا بابێژین هەبێت وەکو نەتەوەکەی تۆ ناتوانێت بێژی کامت بەلاوە مهمە وەکو نەتەوە مهمە وەکو ئینسانێک کووردە غێری کووردە ئەم بوونەی گرینگە بۆ ژیان دوایەوەژە و بەرنامە کە هاتووە بۆەوە یاتەوە ئینسانە لە خۆشببخت کایسا کەسێکی مادیبی یا کەسێک وەکو دینداروی خۆشببختی کا لە دنیا و لە قیامەتە بەرحاڵ لە کولیاتە فەرقێک نییە لە مەسەلەکەی زۆر چاکە کاک فەردین داوای لێ بردنم کاک فەردین بەڵام لێرە مەسەلەیەکەیە ئەگەر قەرار بێ جەنابت ناچار بیت لە شەرایەتێکدا بەرژەوەندی ئاینیت و بەرژەوەندی نەتەوەیت بەیەکۆ تعارضیان بەیەکەوە دژاتێکیان بەیەکەوە هەبێ ینی بۆ وێنە بڵین وڵاتێکی موسڵمان کۆمەڵێک موسڵمان بۆ با بڵین ئەو شتێکی پێی دەڵێن پیرۆزکردنی ئاین هێرش بکەنە سەر کۆمەڵێکی کورد کە خۆیان بە موسڵمان نازانن بەڕێزت لەو کاتا لایەنی کاملا دەگری بە قسە یا بەکردەوە. ئەلبەتە هیچ کاتێک پێم وایە بەرژەوەندی ئاینی و هەروەها بەرژەوەندی نەتەوایەتی نەتەوەیەک ئەگەر بابێژین دەستانێکی ناپاکی تیانەبی هیچ یاک دژبەیەک نابن حقیقەتەن بەرژەوەندی ئاینی تەمامەن لە تەک بەرژەوەندی گەلێک ئاڕوا ئێستا گەلی کورد یا گەلێکی غێری کورد بێت ئەمما ئەگەر کەسێک هێرش بکاتە سەر من بۆ نمونە بە بۆنەی ئەوە کە کوردم وەربەتای بەدێمەکە کوردین و کوردستان دابش کراوە خەڵکانێک بە ناوناتۆری سەیر و سەمەرەوە هێرشمانەکەنە سەر ئەگەر کۆڵ بارێکیش قورئانی پێبێ هێرش بکاتە سەر من وەکو ئەوەی کە دژایەتی مەکا کوردم و لەبەر ئەو خاڵە بێ من بە تەواوەتی دژی ئەوەستمەوە و ئەو کاتە بە دڵنیاشم دەوەی کە ئەو بە پێچەوانەی ئیسلامەوە حرەکەتەکە و کابرایەکی ستەمگەر ئەگەر حافزی قورئانیش بێت یاخود عالمێکی گەورەی ئەهلی ئیسلامیش بێت. زۆر چاکە دینەوە سەرەوە باسە لەگەڵ بەرزت کاک فەردین خات و گۆنابەڕای بەڕێزت چی شوناسی ئاینی مرۆڤ وەک مرۆڤی کورد گرنگترە یا شوێنە نەتەوایەتیەکەی ئەگەر ئێوە گەرەکتان بێ پێناسەیەک لە کوردستان بدەن خۆتان دەزانم وەک ئاینی کەسێکی بەوتە ئیماندار نین کەواتە لە ئێوە ناپرسن بەڵام بەگشتی گەلی کورد ئێوە وەک موسڵمان دەناسن یا وەک گەلی کورد دەناسن پێتان وایە کورد هەم لە ناو خۆدا هەم لە ناوچەکەدا و لە دنیادا زیاتر بە پێی شوناسی نەتەوایەتی دەناسرێت یا شوناسی ئاینیەکەی؟ بەڵێ سەرەتا سلااو بۆ ئێوە سلااو بۆ میوانە بەڕێزەکەتان بە بڕای من لەو بارەوە هاوڕام کە ئینسان ئەتوانێت شوناسی جۆراجۆر وەرگێ ئەتوانێت شوناسی جیاجای هەبێ بەڵام حتمما شوناس هەیە ئەولەویەت پێیاکە لە پێشترە لەویتر وەک ئێوە بەڕێستان وتان من پێم وایە ئینسان شوناسە ئینسانێکی لە هەمووی گرنگترە شوناسە چینایەتەکەی گرنگە بەڵام ئەگەر باز لە خەڵکی کوردستان بکەین بە بڕوای من لە بەروی خەڵکی کوردستان بە بەردەوامی مێژوو بە درێژایی مێژوو کێشەیەکی گەورەی هەڵاواردن و جیاکاریان هەیە بەهۆی میلەتی بوونیانەوە بەهۆی ئەوەی کە کوردن هەر بۆیە وەکو کاردانەوەیەک شوناسە ئەسڵێکیان ئەگەر چزام لە هزار خەڵکی کوردار لیان پرسی تۆچیت پێ دەڵێ من کوردم پێشەوەی پێت بڵێ من هەر شتێکی ترم واتە ئەو شوناسی بۆ گرنگترە خۆی پێ بناسێنێ لەبەرەوەی هەمیشە وەکو ژیاکاری لە بەرامبەرا کراوە کێشەی بۆ دروست کراوە جاری وایە تووشی جێنۆساید بووە تووشی زۆر کێشەی گەورە هەم وەکو گروپێکی کۆمەڵایەتی هەم وەکو تاک لەسەر کوردبوونی تووشی ئەم کێشەیە بۆ هەر بۆیە ئەو شوناسەی بەلاوە زەقترە.
زۆر چاکە خاتو گۆنا خۆتان چی ئێمە دەزانین کورد دیارە تەنیا موسڵمان نییە ئێمە کوردی ئیزەدیمان هەیە کوردی عەلەویمان هەیە کوردی یارسانمان هەیە تەنانەت کوردمان هەیە کە با بڵێن مەسیحیە کوردی لایکمان هەیە کە باوەڕی بە هیچ ئاینێک نییە کوردی مارکسیستمان هەیە وەک بەڕێستان دەزانم چالاکی کۆمونیستن بۆ ئێوە چی بۆ ئێوە با بڵێن عەلاقەی سیاسیتان ئەو ئایدۆلۆژیکە پێی پایبەندن گرنگترە یا کوردبوونتان ئێوە ئەگەر قەرار بێ ناچار بن لە نێوان با بڵێن بەرژەوەندی چینایەتی چینی کرێکار و بەرژەوەندی گەلی کوردانێکی هەڵبژێرن کامی هەڵدەبژێرن ئەگەر لە من پرسی بە دڵنیایی من پێم وایە لە کۆتاییە بەرژەوەندی چینایەتی بۆ هەر کەسێک ئەبێتە ئەو پێوەرە کە چۆڵی کار و کردارەکانی خۆی پێ دیاریەکە هۆکارەکەش ئەوەیە کە بە بڕوای من هەم دین و هەم ناسیۆنالیزم هەم بیرروڕای نەتەوەگەرەی هەردووکیان ئایدۆلۆژیای چینی دەسەڵاتدارن دوو ئایدۆلۆژیان کە چینی دەسەڵاتدار بەردەوام بەکاری ئەهێنێتەوە چەندین جار لە مێژووی خەڵکی کوردستانە ڕوویاوە بە تایبەت ناسیۆنالیزم کە توانیوێتی بۆ چەواشەکردنی چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەمیشە بەکاری بێنێتەوە بۆ ئەوەی چینی دەسەڵاتدار خۆی بتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە کاتێکا کە نوێنەرایەتی تەنها بەرژەوەندی چینەکەی خۆی ئەکا و بە بڕوای من ئێمە چەندین لە مێژووە چەندین نمونەی ئەم کێشمەکێشەمان هەیە کە ناسیۆنالیزم چۆن بەکارهێنراوە ئێستش لەلایەن ئیسلامی سیاسیەوە مەسلەی دین دیسان بە هەمان شێوە لە بەرامبەر ناسیۆنالیزمێک کە فەشەلی هێنا لە بەتایبەت لە باشووری کوردستانە کە نەیتوانی ببێتە نوێنەری خواست و ئومێدەکانی خەڵک بەگشتی ئێستا ئیسلامی سیاسی وەکو معارەزەی وەکو ئۆپۆزیسیۆنێ بەرامبەر بەم ناسیۆنالیزمە دەیەوێ ئایدۆلۆژیای ئیسلامی دینی بەکاربێنێ هەر بۆ بەرژەوەندی ئەم چینە دەسەڵاتدارە بۆیە من پێم وایە ئینسان لە کوردستان ئەبێ شوناسی ئینسانی خۆی بۆ گرنگتر بێ و شوناسی چینایەتی ناکرێ ئێمە بۆ منە سەردەشت عوسمان وەکو کەسێک لە خێزانی بەرزانی سیرکەین لە بەرەوەی هەردووکیان کوردن دوو بەرژەوەندی زۆر جیاوازیان هەیە لە دوو تەبەقە لە دوو چینی زۆر جیاوازن و شوناسنامەکانیان زۆر جیاوازە لە یەکتری بەجیالەوەی کە بە زمانی کوردی قساکەن زۆر چاکە کاک فەردین بەڕای خاتوگۆنا ئاین داردەستی دەسەڵاتە بۆ با بڵێن کۆنترۆڵکردن و سەپاندنی زۆر و یاساکانی خۆسە کۆمەلگادا ئێوە ژوا بیر دەکەنەوە نەخێرەوە بۆ چوونی جەنابیانە من پێم وایە مەترسی هەرە گەورە بەتە ئێستا مەترسی نەماوە مەترسی هەرە گەورە کە کوردی پێ خاو کراوەتەوە و کوردی پێ مخدر و سەرخۆش کراوە مەترسی چەپەکان بوو کە حقیقەتە نەماوە ئەمە بینین بە ناوی لەژێر ئەو ناوەی خەباتی چینایەتیە و ئەوەی کە گوایە ئەگەر بکرێت لەو خەباتەیە سەرکەون ئێتر هەموو خەڵکان لە ئازادی و خۆشبەختی تەواوە ئەژین ئەمانە لە ناو حزبی توودەی ئێرانە کە بابوون کاریان لەسەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە کرد و دوایەوە توانیان بۆ نمونە جەرەیانێکی ڕادیکاڵ وەکو کۆمەڵە دروستکەن کە بەرهەمەکەی بۆ شەڕی ناوخۆ لەگەڵ حزبی دموکراتی کوردستانی ئێرانە و لە کوردستانی عراقی شابینی کە لە 1935ەکانەوە حزبی شیوعی عراقی هەبووە عجەبیش لەوە ئەگەر تەماشای دەبیرکردەکانیاکەی تەنیا لە 95ەکانە کابرایەکی فەقیری کوردیان کردە دەبیرکرد باشە لە 35ەکانەوە ئەوان دەسەڵاتیان هەبوو لە کاتی واشە هەبوو کە لە باوا بوون حقیقەتەن چیان کرد دوای گەیشت نەکوێ من پێم وایە لە ناو کووردا ئەمە تۆمەتێکی زۆر گەورە و کوشەندە و خەتەرناکە و تیرۆری حقیقەتەن کێشەی کوردەکە ئێمە ناسیۆنالیزم بە معنای هیتلێریەکەی بێنین و باسیکەن ئەو کاڵین ناسیۆنالیزم خەڵکان ئەو شتیانێتە بەرچاو لە ناو گەلی کووردا ئێمە من وان نابینم کە حقیقەتەن حرەکەتێکی ناسیۆنالیستی هەبێ ئەوەی کە هەیە کورد داوای چیەکە داوای ئەو مافانەکە کە تورکێک لە ناوچەکەیە تورکێک عەرەبێک فارسێک هەیەتی و ئەمە شتێکی زۆر زۆر تەبیعیە بۆ هەر ئینسانی کە تۆ باسیکەی تۆ تاوانبار ناکا بەوەی کە تۆ ناسیۆنالیستی بە معنایەکی تر کابرا کاڵێک تورکە ڕێزدارە منیش ئەڵم منیش کوردم نەهاتووم لەسەر خاکی تۆ داگیرکەم مقدەساتی تۆ پێشەرکەم یا لە ناوچە عەرەبیەکە لە ناوچە فارسیەکە ئەوانەی کە ڕەبتیانەیە پەیوەست و پەیوەندن بە کوردستانەوە ئێمە ئاڵین کاکیگیان هەمان ماف و هەمان بابێژین بەرژەوەندی کە ئێوەهاتانە ئێمە شەمانەوەی لە وڵاتی خۆمانە چوارچێوەی کیانی خۆمانمان هەبێ ئەمە بۆ ئەبێتە ناسیۆنالیزم کاتێک ئەبێتە
فاشیسمێکی لەو جۆرە دروستکە کە کوردێک بڵێ من لە عەرەبێک باشترم، من لە فارسێک باشترم، من لە تورکێک باشترم و ئەمەش وەکو فکر حقیقەتەن لەناو کووردا دروست نەبووە. ئەکرێ کەسێکی حقیقەتەن ستەملێکراوی کورد کە بنەماڵەکەی هەموو تەعەدایەکی لێکراوە کەسی لێ نەماوە ئێستا لە پرۆژەی بەناو ئەنفالی حزبی چەپی ئەفلەقی بەحسا بوو بێت یا لە بابێژین کەمالیستی نظامی کەمالیستی دیموکراتی خوازی سەر بە ڕۆژاوایە بوو بێت یاخود نظامی فاشیستی خۆمەینی ئیسلام خوازا بوو بێت کە ئیسلامیشی حقیقەتەن بە ئەسارەت گرتووە هەموو ئەمانە بین جگە لە کوردێک نەبی ئەگەستەمێکی لەلایانی ئەم دەسەڵاتانەوە لێکرابێکە بڵێ من لە فارسێک باشترم من لە عەرەبێک باشترم دەگمەن دەرەکەوێت بۆیە ئێمە حقیقەتەن بە گەلی کورد و کێشەکەی ترۆر نەکرێت لەناو کوردا ئێمە ناسیۆنالیستێکمان وجود نییە کاکە گیاخەباتی چینایەتی چیەکەی لە کوردستانی ئێرانە کابرا دوو لە ڕوویەوە بینەرانی بیسەرارتان دوو قاتری هەبوو بە سەرمایه‌دار دایانەنا و ئەکەوت نەگیانی ئاخور کەلی کورد نانی شەوی نییە سەرمایه‌داری کورد لەکوێ زۆر چاکە کاک فەردین بۆیە کۆبەندیەکەمەوە کاک فەردین زۆر چاکە دینە ساوەتە خات و گۆنە ئاماژەت بەوەدا بەڕێزت کە گرنگ نییە با بڵین لایەنی چینایەتی ئەوەتەکە زۆرتر گرنگە و ناتوانین دەسەڵاتدار و سەرمایه‌دار لە کۆمەلگادا وەک چینی هەژار چاو لێ بکەین بەڵام لە کۆمەلگایەکدا کە لە بواری ئاینی و جیاوازی تێدایە ئەگەر قەرار بێ قەوارەیەکی سیاسی سربەخۆ نەبێت و ناسیۆنالیسم نەتوانم خەڵکە پێکەوە کۆبکاتۆ ئێوە چۆن دەتوانن گرنگی بدەن بەو با بڵین بابەتی نەتەوایەتیە بەڕێزم ئێمە ئەبێ من کە باسم لە ناسیۆنالیزم و لە دین کرد وەکو ئایدۆلۆژیا باسم کرد وەکو فکرە وەکو ئەو بیر و ڕایی کە چینی دەسەڵاتدار ئەوێ هەمیشە هەژمونی هەبێ بە پێی بەرژەوەندی خۆی جا یا دین بەکارێنێ یا ناسیۆنالیزم بەکارێنێ بەڵام کاتێ دێتە سەرەوەی کێشە بە دڵنیایی من دیسانەوە ئەڵم دیسانەوە هاوڕان بە بەشێ لەو قسانەی میوانی بەڕێستان کردی ئەویژەوەی کە کورد کێشەی هەیە خەڵکی کوردستان کێشەی گەورەیان هەیە لەوەی کە بە درێژایی مێژوو هەڵاواردن و جیاکاری بەرامبەریان کراوە کێشەی میلیان هەیە کێشەی ستەمی نەتەوایەتیان لەسەر بووە هەمیشە و ئەم کێشەی ئەبێ چارەسەر بکرێ ئەبێ لە شوێنێکە ئەم خەڵکە ئەگەر لە چوارچەوەی ئەو دەوڵەتانە کە تیای ئەژین یاخود ئەگەر بە جیابوونەوە بێ کێشە و هەڵاواردن لە بەرامبەریان نەمێنێ ستەم لە بەرامبەریان نەمێنێ مافی هاوڵاتی بوونی یەکسانیان هەبێ ئەمە بۆ هەموو ئینسانێکی کورد بە چینی دەسەڵاتدارەوە بە چینی کرێکار و زەحمەتکێشەوە دروستە و مافێکی سەرەتاییە کە من وەکو کۆمۆنیستی وەکو کەسێکی چەپ هەمیشە بەرگری لێ ئەەکەین و ئێمە لە باشووری کوردستان لە ساڵی 95ەوە پێشنیارمان کردو بۆی کە ئەبێ ڕفراندۆم بکرێ ئەبێ کوردستان سەربەخۆ بێ بۆ ئەوەی خەڵک لە دەست کێشە و ستەمی نەتەوای میلی و لە دەست ئەم هەڵاواردن و چەسانەوەیە بەدەست شۆفێنیزمی عەرەبی و تورکی و فارسی و نەجاتی بێت وەڕزگاری بێ لە دەست ئەمانە بەڵام ئەمە ئەو قسەی ڕد ناکاتەوە کە چینی دەسەڵاتدار لە کوردستانە بە تایبەت بەڕێزم تۆ وەرە هەرێمی کوردستان سەیرکە وانە ئێمە چینمان بڕۆ قڵشتی چینایەتی بۆشایی چینایەتی لە نێوان نوخبەیەک کە خۆی سیاسیە کە خۆی نوخبەی سیاسی و نوخبەی ئابووریە کە بە هەزاران ملیاردێری دروست کردووە لە ماوەی چەند ساڵێکا بە هەزاران ملیۆنێری دروست کردووە و لەوانەش بەشێکی زۆر لە گروپە ئیسلامی سیاسی گروپەکان نێو ئیسلامی سیاسی بوون بە ملیۆنێر لەسەر حسابی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە بەکارهێنانی ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم و دین بە چەواشەکردنی خەڵک بەردەوام کە دوایان کەوێ لە هەڵبژاردنەکانە دەنگیان پێباتەوە جارێتتر بیان کاتەوە بە نوێنەری خۆی بە بڕوای من وەک ئایدیا باسەکەم وەک ئایدۆلۆژی ناسیۆنالیزم و دین گەورەترین بربەستی بەردەم هوشیاری تاکی کوردن لە کوردستانە زۆر چاکە خات و گۆنە هەر لێرەدا کاک فەردین ئاماژەیدا خات و گۆنە بە گروپە ئیسلامیەکان پرسیارێکەیە کە گروپی ئیسلامی لە عێراق و لە ئێران و تورکیادا لە خزمەتی ناسیۆنالیسمی ئێرانی و با بڵێن عەرەبی و تورکیدا بوون بەڵام گروپی کورد و جەریانی کوردی موسڵمانی کورد نەیتوانی و لە خزمەتی هەر ئەو ناسیۆنالیستەدا بێت ئەو بیرنەتەوە خوازیدا بێت یاتان لە خزمەتی بیری با بڵێن چیناتیدا بێت و ئەوانیش جۆرێ لە خزمەتی دەسەڵاتە قاریان کردووە ئەمە دروستە گریمانە ئەوڵەن ئیساکرێ من بە بەشی خۆم ئەگەر بمێ دراسە و نەقدی چەپ کەم حقیقەتەن نایبەمەوە سەر بابژی نەگەر لە کوردستانە بمێنمەوە
لە لای کۆمەڵەوە تەماشای هەڵسوکۆتی کۆمەڵەکەم یاخود پەکەکە تەماشاکەم کە لە مارکسیزم لێنینیستەوە ئەوڕۆکە بە سازی دیموکراسیەکەی ترامپ چۆپیمان بۆ کێشەیە لەسەرەوە نەقد ناکەم کاری جەماعی حزبێک هەڵە و چاک و خراپی تایە بەڵام ئەمە ئەم دادێش کە باز لە کوردستانی لە باشووری کوردستانەکە دادەگیان سوسیال دیموکراسیەکەی یەکێتی هەرسی هێناوە ملیاردی دروست کردووە وەڵاهی من بە بەشی خۆم چەندین ئیسلامی ئەزانم و لە پەیوەندیان لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە ماون لەوەی کە ڕادیۆیەکیشیان ببن بەڕێگەوە جاگەر جەنابتان گلەی ئەکەن و من دەنگیشمە خەمە پاڵدەنگتان هۆکاری ڕاستەقینە بدۆزنەوە هۆکاری ڕاستەقینە مەگەر کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانیان نەبوو مەگەر ئەمانە خاوەنی فکری چەپ نەبوون مەگەر حتا باڵی عەبدوڕەحمانێکە بوو کە لەگەڵ پارتیا یەکیان گرتەوە و ئەمانە هەر بۆ خۆی لەگەڵ جەماعەتێکی چەپیان تیان نەبوو ئەو کاتە چەپ باو بوو ئەگەر بوو کێشەکە ئەگەڕیتەوە حقیقەتەن لە ناوچەکەیە جگە لە کۆماری فاشیستی دژە ئیسلامی خۆمەینی نەبێ ئەوەی بەسەر گەلی کورد و گەلای ناوچەکەش هاتووە لە هەموو جۆری ستەمەکانەوە چ لە ستەمی نەتەوایەتی بوو بێ لەسەر گەلی کورد لەبەر کوردبوون و لەسەر کیانی خۆی ئەچەوسێندرێتەوە لەبەر چاوی ئیستالینەکان و کاتی خۆی کە قازی محەممەدیان فرۆشت و لە بەرچاوی ئەمڕۆکەی دیموکرات خوازان و ئەوانەی کە ئاڵای مەسلەی مافی مرۆڤیان هەڵگرتووە ئەمانە هەمووی سیکۆلاریزمی نەزۆکی شەرقی بوون جا بۆچی ئەتەوێت و هەربی بێتەوە بۆ لای دینەکەت لەگەڵتان بەڵێ دەسەڵات حتا دەسەڵاتە چەپەکانی شەڵیان داوە کاتی خۆی ئەوانەی کە کۆیلەن بە ناوی دیندار مەلای دینفرۆش ئەم مەلای مێزەرەپی لەو دوورە ڕوویەوە ببن و خەڵکانی پێکۆیلەکەن بەڵام لە خودی خۆیاگە تەماشای پەیامی ئیسلامەکەی هەر دوای ڕوخانی خلافەتی عوسمانی ئەو کیانانە کە دروست بوون بۆ بەرژەوەندی زلهێزەکانی تر ئەوانەی کە هەستان بۆ ئەوەی کە هەستیان بەستەمەکە کرد هەر لە پڕە هەستان پیاوانی مزگەوت بوون لە شێخ سعیدی پیرانەوە بگرە و لە قازی محەممەدەوە بگرە و لەم لاولۆلا لەم لاوە پیاوی ئاینی هەڵساوە بۆ وەرکە جا ئەگەرەمانەوێ حقیقەتەن کێشەکان چارەسەرکەین با لە وەکو کابراوتنی لە لاکی لە بازنەی تەنگی ئایدۆلۆژیاکە کاک فەردین هەل لێرەدا ببوورە یەک دەقەتکایە یەک دقە وڵامی ئەوش بدەرەوە گروپە ئیسلامیە کوردەکان بەو شێوازەکەیەوە شرۆڤەی دەکەن لە خزمەتی ئەو بیرە کوردایەتیا بوون یا نەبوون بەڵێ بوون و نەبوون بوون وەکو پیاوێکت هەبوو کاکی خۆم برا بەڕێزەکەم وەکومە کاک ئەحمەد موفتیزادە 10 ساڵ لە زیندانی ئینفرادیا بوو لە بەندیخانەیە بوو خۆمەینی نەیتوانی بێنێتە شاشەی تەلەڤیزیۆن لەم لا کابرایان گرت و زیلەیەکیان لێدا وتی من باوکم تورکە و چەندین کەسایەتی تری چەپ و ڕاستی ئەم لاوەلا بێنە مامەڵە و کاسبیان بە کوردەوە کردووە بەڵێ پیاوانی واتە بۆ و ئەو ڕۆکەش تەماشا کام مەشروعی لایەنی ئیسلامیەکەی ئەقەلەکەی فیدرالیزمە بۆ کوردستان بەڵام هەڵەکانیان کەمترە لە هەڵی خەڵکانی تر لەبەرەوەی بە ئەندازەی خەڵکانی تر نە حەجمیان لە دەسەڵاتە هەبووە نە بەشدار بوون ئەگەر تەماشای تەجربەی باشووری کوردستانکەی لایەنی ئیسلامیەکان بەڵێ چونکە جاروبار هەبووەکە پاشکۆی لایەنەکانی تر بوون لە جەماعەتی سەوز و زەرد بەڵێ هەڵەیان لەوەیە کردووە بەڵام وەکو ناوەڕۆک و مەشروع تەماشاکەی ئەمانە هەوڵیان داوە لە خزمەتی گەلی کورددا هەنگاو بنێن بەڵام بێ هەڵەش نەبووە زۆر چاکە پێشەوە شوێنی خات و گۆنا ئاماژە بەوە بدەم چون کەس نییە لایەنیان بکایمە کەسایەتی زۆری چەپ و دموکرات و لایەنە سیاسەت جۆراجۆکانمان بووە کە با بڵین بەرخۆدانێکی گەورەیان لە زیندانەکاندا بووە وەک بەڕێز ئاماژە کە حەنی موفتیزادەدا ئەمەش بووترێ بەڵام خات و گۆنا وەڵامی جەناب کاک فەردین بەڵێ وەڵامی من ئەوەیە لە سەرەتای قسەکانی بە ئەو بەڕێزەوە دەست پێ بکەم کە ڕاستێکی ئێمە ناتوان هیچ کەس ناتوانێت ڕێگە لە کەس بگرێت کە ئیدعای چەبوون بکە ئەوەی کە کۆمەڵی ڕەنجدەران و نازام کاملایەن و ئەم هەموو ناوەی هێنا کە ئەمانە چەبوون و مارکسی بوونوانە خۆیان وایان وتووە بەرحاڵ ئەوەی کە من ئەزانم کە بیرروڕایەک ئەتوانێت چەپ بێ بیرروڕایەک ئەتوانێت مارکسی بێ ئەتوانێت بێ کە بەرگری لە یەکسانی هەمەلایەنەی ئینسان بکە یەکسانی ئابووری یەکسانی یاسایی یەکسانی نێوان ژن و پیا و یەکسانی لە هەموو بوارەکانی ژیانە و بیاوێ ئەم یەکسانیە بۆ خەڵک بەدیبێنێ ئەمە فکری چەپە بەلای منەوە ئەساسەگی ئەگەر وەک ئایدیە وەک فکرە باسی بکەم و من بەرگری لەم ئایدیە ئەەکەم من حەقم نییە بەسەر ئەوەی ستالین هەبوو فلان هەبوو
هەبوو فیسار هەبووە کە ناتوانانی بڵێ ئەمە چەپنەیە یا چەپە ئەمە یەکێ لە شتەکان خاڵی دووەمم ئەوەیە بەڕێزم لایەنە ئیسلامیەکان دیسان و منەچمەوە سەر تەجروبەی باشووری کوردستان چونکە تەجروبەی باشووری کوردستان زۆر بە جوانی هەم ناسیۆنالیزممان پیشانەیە کە لە 27 ساڵە کارنامەی چی بووە کردداری چی بووە بەرامبەر بە خەڵکی کوردی خۆی و هەم کارنامەی هێز و لایەنە ئیسلامیەکانمان نیشانەیە کە چیان بەسەر و کۆمەلگای هێناوە کە چۆن دواکەوتوترین نەریت و عاداتی کۆنەپەرستانیان لە کۆمەلگەی کوردستانە زیندوو کردووەتەوە کە چۆن لە چک ئەفرۆشن بە خەڵک بەنان و بە ئاو کە چۆن ئەبا و پەچە تەوزیعەکەن دابەشەکەن بەسەر خەڵکە بەڕێزم کارنامەی ئەوانە فەرم و بڕۆ سیر کە لە یوتیوب بگەڕێ بە سەدەها ڤیدیۆت بۆیەتە پێشەوە کە مەلاو بانخوازی دینی هەرچی بێحورمەتیە بە ژنانی ئەکەن بە گەنجانی ئەکەن بە مۆدرنیزمی ئەکەن بە خەڵکی سکولاری ئەکەن لە بەرامبەریشیە مقاومەتێکی گەورە بەرەنگاریەکی گەورە لە نێو گەنجان لە نێو خەڵکی سکولار لە نێو خەڵکی کووردە ئەمانە هەمووی کوردن لە سکولارەکەت خەڵکێکی کووردە لە ئەوەی کە بەرگری لە دینەکە و طبعاً بەداخەوە کە چەند سەد کەسێکیشمان هەبوو کە بەرگری لە فکری داعشیزم و چزانم بەرگری لەو جۆرە لە دین کردووە کە لەو پەڕی فاندەمنتال و ڕادیکال بوونی خۆیەتی بەڵام هەموو ئەمانە وەکو من بەڕێزم وتم ئەمە چینی دەسەڵاتدار کەڵک هەم لە دین هەم لەم ناسیۆنالیزمە وەرەگرێ چاواشەکاری پێیەکە هوشیاری ئەم خەڵکە کاتێک بەرزە بێتەوە کاتی ئەچێتە ئاستێک کە بەرگری لە بەرژەوەندی ژیان و ئابووری خۆی بکات کە لە دەست دین و ناسیۆنالیزم نەجاتی بێت لە دەستم چاواشەکاریە زۆر سپاسانەکەم باسمان زۆر ماوە داوای لێبوردنەکەم بەداخەوە بەهۆی کۆتایی کاتەوە زۆر سپاس لە هەردوو میوانی بەرنامە بەڕێزان فەردین باسامی و گۆنا سەعید و ئێوە ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.